هێش و ژانێک نوێبوونەوە و ژیانەوە هەیە. ئەم شلەیەش بۆ ئێمە نوێبوونەوە و ژیانەوەیە بە دەوری وزە و ڕوحێکدا کەواتای ڕاستەقینەی لە ژیان بار کرد و هەرگیز لە یاد ناچێت. وانی بەڕێز سەرەتا بە ناوی دەستپێشخەری ژنانی باشوور لە کوردستان وێ ڕای بەخێراتن بۆ کۆڕی چلەی ڕێزلێنان لە شەهید ناگیهان ئەکارسال دەمانەوێت بڵێین کە سیاسەتی شۆڤێنیست لە بەرامبەر داواڕەوەکانی گەلان و ژنان سەپاندنی دەسەڵاتەکانیان بەسەر ئیرادە و خواست و مافی گەلاندا گەیشتۆتە ئاستێک کە هەموو ڕۆژێک لەم هەرێمەدا خوێن دەڕژێ، کۆچبەری، برسێتی، دەستدرێژی و زیندانیکردن یەخەی کۆمەڵگە دەگرێت. لە هەمان کاتدا بە ڕێبازی جیاواز، تیرۆر و تۆقاندن و چەکی کیمیایی و لەشکرکێشی بە یارمەتی هەندێک نۆکەری ناوخۆ دەیانەوێت ئامانجەکانیان بپێکن. چل ڕۆژ لەمەوبەر شایدی شەهیدکردنی ناگیهان ئەکەرسال ئەندامی ئەکەدیمیای ژنۆلۆژی وەک یەک لە دامەزرێنەرانی ناوەندی ئەرشیفی توێژینەوە و کتێبخانەی ژنی کورد بووین. بەڵام جێگەی دڵ ئارامیە کە لە بەرامبەر داخەبات و تێکۆشانی ژنان و گەلانی ئازادی خواز و دیموکرات خواز هەر ڕۆژ بەرەو هەنگاوی گەورە دەچێت. ئاشکرایە کۆنەپەرست و بیتاریکەکان هەمیشە لە هەوڵی پاکتاکردن و لە ناوبردننی ئەو دەنگانن کە ڕێنیشاندەری مێژووی ڕاستەقینەی مرۆڤایەتی، زمان، شوناسی خۆیبوون و گەلەکەیانن. ژنێکی وەک ناگیهان ئەکارسال دەکاتە ئاماجکەش کە کاری گرنگی بۆ ژنی کورد و ژنان بەگشتی و کۆمەڵگەکەی ئەنجام دەدا. ناگیهان ئەکەرسال لەگەڵ کۆمەڵێک لە ژنانی ئازادیخوازی باشووری کوردستان لە هەوڵی سازکردنی یادگایەکی مێژووی بوون بۆ ژنانی کورد و ناوەندێک بۆ خۆناساندن و خۆبوونی ژنی کورد. دوژمن بەو تیرۆرەویستی زەبرێک لە خەون و هەوڵ و تێکۆشانەکانی بدات. پێیوابوو ناگیهان تاکە کەسێکە نازانن تۆوێکەوە ئەکادیمیەکە زۆر لە مێژە بەرهەمی خۆی داوە. ئێمەش لەو ڕێگەیەوە بەردەوام دەبین. لەم چلەی ڕێزلانانەدا داوا لە ژنانی باشووری کوردستان دەکەین. خەباتی ناگیهان ئەکەرسال وەک ئەوەی لە خزمەتی مرۆڤایەتی و ژنی ئازاد بەرفراوانتر بکرێت. بانگەوازی لە هەموو ژنانی کورد دەکەین بە ڕۆح و وزەی ئەوەوە ڕوبەڕووی ئەو کارە نەخوازرا و تونتوچیانە ببنەوە کە لەم بەرامبەر ژنان و کۆمەڵگەکەماندا دەکرێت. بە خۆڕێخستن و تۆکمەکردنی ئیرادەی ژن و خۆڕیشانی وزەی ژن بەرەو بنیادنانێکی ژیانێکی ئازاد و دیموکراتی، وەرچەرخانێکی مێژووی لە گەیشتنی ژنان و کۆمەڵگەکەمان بە ئامانجەکانی. ئێستاش لەسەر ناوی ئەکادمیای ژنۆلۆژی داوا لە بەڕێز نەجیبە خەلەداغی دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. سەرەتا بە ناوی ئەکادمیای ژنۆلۆژی سڵاوی تێکۆشان جوانی و ڕەنجتان لێبێ. من جارێکی تریش لەم مینبەرەوە هەموو ئەو کەس هێز، دەوڵەت و دەستانە بە نەفرەت دەکەم کە خوێنی ناگیهانیان بژاند. جارێکی تر سڵاو لەو کەسانەی کە لە ڕۆژی شەهیدبوونەکەیەوە بە پەیام و هەڵوێستیان هاوخەمیان دەربڕی و پەیامی بەردەوامیان بە تێکۆشان و خەون و خەیاڵەکانی ناگیهاندا و هیچ ترساندن و تۆقاندنێک پاشەکشەی پێ نەکردن. من لێرەدا هەوڵ دەدەم بەو زمانە قسە بکەم کە ناگیهان قسەی پێ دەکرد، چونکە ئەو وەکو گوڵی لۆتس سوور بیزانایە کە لە ناو زەرکە و چڵپاویشدا بێ، بەڵام ئەو ئەتیکیانە هەڵ سوکەوتی دەکرد و جوانبینی خۆی دەپاراست. چووە لە دوژمنێک دەکا کە بە یەک فیشەکەوە نەوەستێ و هەموو فیشەکەکانی ئەو چەکەی پێی درابوو لە جەستەی مرۆڤێکی خۆڕاگر و زانادا بەتاڵ بکاتەوە. ئەم هێرشە نامەردانەیە و ساتەوەختی دابڕانی ڕۆحی ناگیهان لە جەستەی مرۆڤێکی تێکۆشەر ساتەوەختێکی ئاسایی نییە، ڕوبەڕووبوونەوەیەکی مێژووییە، شەڕێکە لە نێوان دوو زهنیەتی تاریکپەرستی و زهنیەتێک کە شەڕ لە پێناوی گەیشتنە حەقیقەت دەکات، مەگەر ئەو مرۆڤانەی لە ماهیەت و مەغزای ئەو شەڕە تێبگەن کە ڕایەڵەی هەستیان بە عەقڵیانەوە ماوە و نەبوونەتە مرۆڤێک کە تەنیا بەجەستە بژین. بەڕێزان، ئەم برینە قوڵەی ئێمە بە هێندەی قورس و گرانە، بەڵام ئەوەندەش کین و نەفرەتی پیرۆز لە ناخۆ هەستماندا بە زیندوی دەهێڵێتەوە. ناتوانین تەنیا بەزارێکی هاوخەمیمان دەرببڕین و دواییش شتێکی تر بکەین. ئێمە لە بەردەم تیرۆرێکداین مرۆڤە ویژدان زیندوەکانی هەژاند، هەر ئەوانیش بەرەنگاری دەبنەوە و ئاسایی نایبینن، چونکە ئەم تیرۆرە لە کاتێکدا ئەنجامدرا کە بانگی ژن ژیان ئازادی لە دنیادا دەنگ دەداتەوە. سەردەم و سەدەیەکە کە وەک سەدەی ژن پێناسە دەکرێت. هێزەکانی تاریکی دەیانەوێت بە فیشەک بە چەکی کیمیاوی ئازادی خوازان بێدەنگ بکەن. ئێمەش بەو مێژووە ئازادی خوازەی کە بە ڕەنج و تێکۆشان و قوربانیدانێکی زۆر بنیادمان ناوە، ئەوەندە لە مێژوو تێگەیشتوین کە بە تێکۆشان و ڕەنج و بەردەوامی و پێداگری لەسەر ئامانجەکانمان ئەو دەنگە بگەێنینە هەموو جەیەک. بەڵام دەبێ نەیشارینەوە کە ئێمەی ژن لەم هەرێمەماندا پەرتەوازەین،
ئەو پەرتەوازەیە کە هێزی بە دوژمن بەخشیوە بە ئاسانی تیرۆر ئەنجام بدە. بەم دۆخەی ئێستەی کۆمەڵگە پێی وایە پارێزراوە، بەڵام تا دوار ڕادە ئامێزی خۆی کراوەتەوە هێشتوتەوە بۆ ئەوەی کە دوژمن وەک دوو پشک خۆی حەشاردا و زەبر لە ئازادی خوازان بدە. دەبێ ئەم تیرۆرە کۆتایی بەو پەرتەوازەی ژنان بێنێ لەم هەرێمەماندا و هەوڵ بدەین بیکەینە هێزی ئیرادە و خۆڕێخستنکردن و خۆپاراستن بۆ گۆڕانکاری ڕیشەیی. ئەمە چیرۆکی گوڵەکێویەکە لە هەموو لێڕێکدا مانە، ئازاد، جوانی، فەلسەفە و خۆشیاری ڕەنج لە ئاگەسەکرد. چیرۆکی ژنێکی ئازاد کە تا دووەڕادە عاشق و ڕاستگۆی کوردستانەکە کە لێی دەربەدەگرا. چیرۆکی ژنێکە نرخی هەموو شتێکی دەزانی کە لە زاریەوە دەردەچوو بەهای پێدەدا. دەمری شنەبایەکە کە پێدەشتی دامێنی چیاکان و خەڵی دەکرد پێی لە هەر بستە خاکێکی بنایە ئازادی نەدەدا. دەستی بۆ هەر شت ببردایە گیانی بەبەردا دەکرد و ڕۆحی پێدەبەخشی. چیرۆکی گوڵەکێویەکە بای پایزە و بەروتێکەی واتای گەردوونی دیبرد. چیرۆکی گەرگەیەکی ئازادی، ڕۆژنامەنووسێک، ئەکادیمیەک کە ژیانی تەرخان کرد بۆ زانستی ژن و ئەو زیلانەیە کە بە زیادەوە زەردەخەنە هیوا وشیاری خۆی لەگەڵ گەل ژنان و هەواڵەکانیدا بەش کرد. سەری ڕێز و نەوازش لە هەمبەری شەهادەتی هەواڵ ناگیهان و گیان بەختکردنی سرمدا دەنەوێنم و لە هەمبەری هەموو هەواڵانی تێکۆشەر و ئازادی کوردستان. دوایین وەکو دەزانن لە 4/10/2022دا ناگیهان ئاکارسەل ناسراو بە هەواڵ زیلان لە بەختیاری لە جەرگەی شاری سلێمانی لە بەختیاری بە 11 گولە شەهید کرا. پاشان وەکو خۆتان دەزانن ئەوانەی کە ناگیهان تیرۆرەکەن ناگەڕێن بە دوای ژنێکی ئاساییدا، ئەگەڕێن بە دوای کەسێکی تێکۆشەر و پێشکەوتوو لە فەلسەفە و لە هەموو بوارەکاندا. ناگیهان ئاکارسەل ئەندامی ژنەلۆژیا ژنێکی بەتوانا و ژنێکی پێشکەوتوو ژنێک بوو دەیویست هەموو ژنانی کوردستان و هەموو ژنانی جیهان بە فکری ئازادی کە فکری ئەویش فکری ڕێبەر ئۆجەلان بوو. وەکو دەزانین لێرەدا ئێمە تۆڵەی ناگیهان ئاکارسەل بەچی دەکەینەوە؟ تۆڵەی ناگیهان ئاکارسەل بەوەی ژنان هەمووی بێنە لای یەک بە یەکگرتووی بە پیاوانیش لەگەڵیانە بە پەروەردەکردن. تۆڵەی ناگیهان ئاکارسەل تەنها پەروەردەکردن و پەروەردەکردنی تاچێکی کۆمەڵگایە. لێرەشە داوا لە حکومەتی فیدراڵەکەین و لە حکومەتی بەغاکەین. هەرچەند ناگیهان ئاکارسەل بە دەستی نۆکەران شەهید کرا. ئەجینا 3 مانگ ئەو کەسەی کە لێرە ژیا چێ ئیقامەی داپی چێ شوێنی داپی، بەڵام ئێمە داوا لە حکومەتی بەغا ئەەکەین و لە حکومەتی سلێمانی ئەەکەین کە بکوژی بگاتە بکوژانی ناگیهان دادگایی کرێت. دووبارە شێکەمەوە لە کاتی مەرجی هەواڵ ناگیهانە من ئەوەم وتووە حکومەتی هەرێم دەرگای واڵا کردووە بۆ بکوژان. ئەوانەشی کە یەکێکی وەک هەواڵ ناگیهان هەڵەبژێرن، پێشەنگەکان هەڵەبژێرن، تاک بە تاگەکرێنە ئامانج بۆ هەواڵ ناگیهان لە شاری خۆی ئاوارە کرا و دەرچوو بۆ هات بە دوای ئازادیا گەڕا. لام وایە حکومەتی هەرێم ئێرە بە ئازاددانێ باشوور بە ئازاددانێ کام ئازادی کە تێکۆشەرێ نەتوانێت یا شۆڕشەکەی خۆی بگایێنێتە حەقیقەت و ئەنجام.